وەرەسڵتان لێبێت خۆشەویستانمان زۆرێک هەن حەزیان لە نێو سروشتە و مانەوەیان لە نێو سروشدا و بەوە ئارام دەبنەوە میشۆ بەردەوام شوێنە جیاوازەکان دەگەڕێن و لە هەرێمی کوردستانیشدا چەندین کەزن کە حەزیان بە تێکەڵبوون لەگەڵ سروشتیشدا و لەگەڵیشیدا دیمەنە جوانەکانی ئەو سروشتەی کە تێیدا دەمێنەوە بە ڕۆژ بە یاخود بەشەو بێت وێنەی دەگرن و بڵاوی دەکەنەوە و زۆربەی کات ئەمە دەبێتە هۆی ئاشنایی بۆ خەڵکانی دیکەش کە ئەم دیمەنە جوانانە دەبینێ لەم شوێنانەدا پرسیارەکان لەکوێیە لە شوێنی ئەم شوێنە بۆ ئەمەش بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و لەگەڵ ئەوەشدا کە ئەم کەسانە حەز و خولیان لەگەڵ سروشدا هەیە حەز و خولیای ئەوەشیان هەیە کە فۆتۆی ئەو شوێنانە بگرن ئێمە باز لە مانەوە لە نێو سروشدا دەکەین و لەگەڵشیدا باز لە ئەزمموی فۆتۆگرافەرێک دەکەین لەگەڵ وێنەکانی لەگەڵ سروشدا گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا عومەر ئەنوەر فۆتۆگرافەری سروشتی یەخوا بەخێ مامۆستاییان سەرچاومە زۆر سپاس بژین مەمنون خۆشحاڵم بژین مامۆستا من بەردەوام سەیری پێیجەکەی تووەکەم زۆر حەزم بەو شوێنە تایبەتانە هەیە ینی زۆربەی کات هەندێ شوێن هەیە هەندێ دیمەن هەیە ناڵی کوردستانە ینی بەڕاستی باز لە ئەزمموی خۆتمان بۆ کە لە نێو سروشداوە تا چەند چێژ بەخشە تا چەند ئارام بەخشە سەرتا زۆر سپاسدانەکەم خۆشحاڵم بەتەکیت هەر کەسێکمان بەشی ئەوەندە هەندێک کاتمان هەیە وەکو سەرگەرمی ژیان وەکو پڕکردنەوەی چالاکی یاخود پڕکردنەوەی کات بۆ چالاکی بەکاری بێنین بەشێک لەو کاتانە من بەخشیومە بە سروشت چوونە ناو سروشت گەڕان و شاخەوانی و مانەوە لە ناو سروشت هەنەجار کە تۆ کاتێکی زۆری شێی تێ ئیدی بە شوێن شوێنی تازەیە بە شوێن گۆشەی تازەیە ئەچیتە شاخی جیاتر لە ناوچەکەی خۆ دوورەکەویتەوە ڕەنگە سنووری لۆکیشنی دانیشتنی ئەمە لە دۆری سلێمانی هەورامان شارە زور شارباژێر ئەوانە بوو بێ بە زور دەور دەکە تۆوانەکەیت و زۆربیانە گەڕێ ئیتی بۆ شوێنی تازە گەڕێ ئەچیتە شاخی تازەتر چوزانە منتیقەی جوانتر هەنە جاریش بەسەر هەنە شوێناکەوی کە پێشترێتە بەکرێ کەسێکی کە نەڕۆشت بێ کرێ یالانی کەم وێنەکەی بڵاو نەکرابێتەوە ڤیدۆی نەگیرابێت لەو گۆشەوەیەوە کە تۆ وێنەیەگیری وێنەی نەگیرابێت من فۆتۆگراف نیم بەڵام بۆم گرنگە ئەوەی ئەیبینم ئەوەی هەستی پێ ئەەکەم بە جۆرێک لە جۆرەکان بۆ کەسێکی کەی بگوازمەوە ڕەنگە تاکە میکانیزم تاکە ئامراستۆ بۆ ئەوەی دیمەنێکی جوان بگوازیتەوە هەر وێنە بێ ئیدی تۆ ناتوانانی ڕەنگە بە قسە و دیمەنە بۆ تۆ بگوازیتەوە بۆ نمونە هەفتەی پێشووی ئەمە لە داڵامپەڕ بووین من ڕەنگە چارەکێک 20 دقە بۆ تۆی باسکەم داڵامپەڕ چ جوانیەکی هەبوو کە قەت وێنە ناکرێ زەحمەتە ئەمە بە بتوانانی داڵامپەڕ ئەکەوێتە منتیقەی ورمێ دەڤەری مەرگەوەڕ هەیە لە تقریبان سێ کوچکەی باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی کورسانەکە ینی لە بینی تورکیا عراق و ئێرانایە ئەو شوێنە داڵامپەڕ بە تەقریبەک و منتیقەیەک وایە دابڕاوە هیچ جۆرێک لە سنووری چکام لە دەوڵەتەکانی تیانە جۆرێک لە ڕێکوتنێ منتیقەیەکی سروشتە توانین لە ئێرانەوە بۆی بڕێی باڵێن لە ڕۆژهەڵاتەوە لە ورمێەوە ئەچێتە مەرگەوەڕ و دوایی داڵامپەڕ گۆم و شاخێکی زۆر زۆر بەرز و زۆر تایبەت باوەڕم پێ بکە ینی ئەکرێ بەس بە وێنە ڤیدۆ تۆستایشکە ناتوانانی بڵێ چیەک زێرێ لەوێ چی هەیە ئەوە نەتەبیعی ئێستا سەرت ئێستا کە هاوینە باشە نزی ئەوە بووینەتەوە لەوێ تازە سەرەتای بەهارە لەوێ هێشتا بەفر نەتوانێتەوە لەوێ تازە گوڵ و سەوزایی دەرەکەوێ ئیدی ڕەنگە وێنەی بۆ کەسێک بوازیتەوە ئەم وێنە ببێتە هاندانێک کە ئەو سەردانیکە ئەم وێنە بە جۆرێک لە جۆرەکان ئەبێتە پێشنیارێک کە ئەو داینێ لێکێک لەو مۆقعانەی ڕۆژێ لە ڕۆژان بیبینێ سەردانیکە ئاسان ڕەنگە نەزانێت کورسانم شوێنانیتیان هەنەجار من لە هەورامان بووین هەر بۆ خۆشمان خەڵکی ئەوەی تافگەیەک هەیە لە نزیک وەزانەی پێڵێن عادەتی ئەوانە چینە سەیرانە چین بەرەو تەوێڵە و بیارە وەزانە دوکانە زۆرەکانیتیان ئیتر خەڵک گەگە بچێتەوە بۆ کەبابخانەکانە چێتەوە لەم ساڵانە ئەخیرا وێنە ڤیدۆیەکی ئەو تافگەیەماندانا هەر خەڵکی ئەو منتیقەیە بابە ئەو ئێرە نییە ئێمە خەڵکی ئێن وتم بابە وەڵا ئێرە هەر لە پشت دوکانەکانەوەیە ئەنێ ئەو تافگەیەکی زۆر زۆر جوان و تایبەت مەگەر تافگەی زاڵمەوەنە جوان بێ ئەڵبەت لە سەرەتای بەهارە ئاوی ئەوەندە زۆرە ئێستا وردەور داواکەی کەمی کرد ئەم وێنە و ڤیدۆیانە بە جۆرێک لە جۆرەکان چیرۆکی ئەوێ ئەیگەڕیتەوە یەنیتەوە ناو شار جاران ئەگەر خەڵک لە لادێ بژایە بخچەیەکی هەبوو سەردانی یەکێکیە کرد ئەم بخچەی وەکو دەسوودیاری ئەهێنا بۆ خەڵکانێک کە خۆشیێوێن سوزانم خەڵکانێک کە ئەهلی ئەو شوێنە نین یان میوە و
چوزانم بەرهەمی ئەو شوێنیان نییە ئێستا بە جۆرێکی کە گۆڕاوە ینی تۆ ئەکرێت کە چویتە ئەوێ وێنێکی ئەوێ هەم بۆ بێنیتەوە بە جۆرێک لە جۆرەکان پێیانەڵێ غێری ئەرێکرە شوێنێکی کە هەیە چێژی لە بینین جگە لە دوکانی ئەو شوێنە گشتیانەی کە خەڵکی بۆ ڕۆن ئەکرێ سەردانی ئێرەش بن. ئەزە باش مامۆستاگیان چەندێکە خەریکی فۆتۆگرافەری تۆ ڕەسم ئەگری؟ بە دەقیق نازانم چەندێکە بەڵام ئەوەی بیرم بێ و مۆبایل و کامێرە هەبوو بێت من تقریبی لە هەنە شوێن وێنەم گرتە بیرمە سەردەمێکە هەر سۆشال میدیا نەبوو ینی لا ئێمە نەبوو هەنێ وێنەم شۆردبوو وێنەی تەبیعەت بوون ینی وێنەی سروشت بوون لە ئەلبومە هەبوو ئەلبومێکی تایبەتم هەبوو بەس وێنەی سروشت بوو ینی بیرمە هەندە جارەها عادەت وا بوو جاران کارەوان نەبووایە میوان ئەهات ئەلبومیان نیشانیەکەیە لەناو ئەلبومەکەمان چەند وێنەیەکی شاخ و دەشت و ئەوانە هەبوو بیرمەجارێکیان هاوڕێکە مادوتی تۆ سەری و بە ئیشەیە هەر زۆر زۆر بەجددی بوو ئەوە چی و ڕسمی شاخ و گوڵ و ئەوە هەموو لە هەموو شوێنەکان ئەوتم خۆ ڕسمی خۆشم 50 دانەیەتیە هەیە دەبا دوانیان ئەوە بێ باسی چەندێکە بۆ ینی پێش هاتنی سۆشال میدیا تقریبا 2008 ئەوانە هیدر فەیسبووک ئەوانە وردە وردە لێرە ڕۆشتن من ڕەگە لە 2005 ئەوانەوە سێوە بە تاقەت بەڵام ئێستا وردە وردە سۆشال میدیا یارمەتی تایانی جگە لەوەی کە خۆت بڵاوێکی تۆ چێژی لێ ئەبینی جۆرێکیشە لە هاندان کە زیاتر خەڵک بیبینێ بڵاو بێتەوە ینی ببێ بە جۆرێک لە کللتور ینی چوونە ناو تەبیعەت و سروشت ئێستا وردە وردە لە حاڵەت دەرچووە دەیان گروپ هەیە خەڵک بە جیاوازە ڕوە هەنە جار خانەوادەی خێزانی ئەڕۆن گروپی هاوڕێیانە ڕۆن کاتە 20 ساڵ زیاترە بێت و شوێنی زۆریش گەڕاوی کاتە بێ بڵم چ شوێنێک نەچێت تا ئێستا وێنەی بگریت و فۆتۆی بگریت؟ وەڵاهی زەحمەتە بڵم شوێنێکە بێ لێرە لە باشوور نەچوو بم هەنەجار هەنێ شوێن چوم هەر وێنم نەگوت ینی سەراحت پێت بڵم ڕۆژ هەبووە بە 2 ڕۆژ ئێمە لە باڵەکایەتی ماوینێتەوە 2 وێنەم نەگرتووە جارێک کاتەکە بەس بۆ ئەوە داانێ جاریژێ شوێنەکە چەند جاری کە چووی ئاساییە دانیشت و لە پاڵ دانیشتنەکەشە هەم چێژی لێ بینی تو هەم وێنەکە شێگری تۆ جار و پێسیارە دروست بۆ ئەڵێن ئەخورەگە وێنەی بگری چێژ لە ئەنی ئەو ئینە زۆر زۆر ڕوبەڕووبەتەوە چێژ لە دیمانەکە ناگری هەنە جار ڕەنگە بۆ من یا بۆ کەسێک وێنەیەگرە پێچەوانەکەی دروستتر بێ من لەم گۆشە دانیشتوم هەر منم لێرم ڕۆبەڕووی شاخێک دانیشتم ڕۆبەڕووی تابگەیەک دیمەنێکی جوانی سروشتی هەرو کاتێک کە وێنەیەگرم هەموو تەرکیز و فۆکسی من لەسەر جوانترین گۆشەی ئەو دیمەنەیە ینی نەک هەر لە ناو دیمەنەکە خۆیان ئەچمە ناو چوارچێوەیەکی دیاریکراوی جوانترین وێنەی و سروشتە یعنی جگەل لەوەی کە لە ناو تەبیعەتەکەم جوانترین گۆشە هەڵە بژێرم بۆیە زۆرجار وێنەگرتنەکەش بە جۆرێک هاندانە کە تەرکیز خەیتە سەر شتە جوانەکان تەرکیز خەیتە سەر پاراستنی چنکە من بەدەگمەن کەسێکم بینیوە شاخەوان یا وێنەگری سروشت بێت و سروش نەپارێز ئەمە هی ئەوە نییە سەقافەتێکی طبیعەت یاخود سروش پارێزی هەبێت و چوو بێتە ناو ئیشەکەەوە نا هەنەجار ئیشەکە یارمەتی تا زیاتر گرنگی بەوە بی هەنەجار ئیشەکە یارمەتی تا زیاتر خۆشەویستی بۆ دروست بێت ئەزۆ باشە ئەو وێنانەی کە گرتوتن هەر لە باشوور گرتوتن یان شوێنی تریش لە دەرەوەی کوردستان گرتوتن؟ طبعاً من تەرکیزەکەم لەسەر کوردستانە ئیتر ڕۆژهەڵاتە باکوورە باشوورە وێنەکانم هەمووی هی کوردستانن ئەوەیشی کە بڵاوم کردوونەتەوە هەر کوردستان نا هەتەنها باشوور مامۆستا عومەر زۆر گەشتیاران هەیە گروپی گەشتیاری ئەچێ بۆ شوێنان و سێریکەکەیت و خێرا بە پاسواری پاسەکەوی تۆ گەڕێتەوە جیاوازی هەیە لەوەی مەسەرەن سەعاتێک بمێنی تۆ لەیان ئەوەی کە تۆ شەوێک بمێنی تۆ یان کاتێکی زیاتر ببەخشی بۆ نمونە بۆ دیمەنەی بۆ تاڤگەی کە جەنابەت ئاماژت پێکرد ینی حتمما چێژی زیاترە حتمما ئارامی زیاتر پێبەخشەوە بە تایبەتی تر ئەگەر شەو لێ بمەی تۆ بەیانی زوو لە هەستی و ئەو شوێنە دیمەنە جوانانە ببینی ئوستازەکەوێتەوە سەر ئەوەی من بۆچی ئەچمە دەرەوە ڕەنگە بۆ کەسێک کە بە گروپ ئەچێتە دەرەوە ئامانجەکانی حەزەکانی پێویستەکانی زۆر جیاوازتر بێ لەوەی کەسێک بۆ کەمپی نەچێت کەسێک بە ژمارەیەکی زۆر ئەچێتە دەرەوە بە ناو سروش ئاواز ینی ئامانجەکانی یاخۆت ئەو حەزەی کە بۆیەتی زۆر جیاوازترە لەگەڵ کەسێک ئەکرێ بە تەنیا بمێنێتەوە ینی ڕەنگە من باسی ئەزمونێکی جیاوازکەم هەنەجار مانگی لانی کەم مانگی هەنە ئەجارەگە بکرێ هەفتەی 2 هەفتە بە تەنیا چمە دەرەوە ینی هەر بە تەنیا بەبێ کەس شەویژەمێنیتەوە زۆر جار شەویژ مامەتەوە ئەلبەت ئەم ماوە مەجال و ئەوە ڕەنگە کەمتر بێ بەڵام بیرمە لە سەردەمی کۆرۆناکە کات زۆر بوو هەموو شمانەها داوام و ئەوە نەبوو وازام 10-15 ڕۆژێ بە تەنیا چووم و
حەوەشتەوەیەکیش بە تەنیا مامەتەوە والله جا قورسە جارێکا بە تەنیاشبی بەڵێ باوەڕکەوەندەش قورس نییە ینی قورسەکەی لە چیە تۆ بەس لەسەر ئەو بەسە ینی ئەگەر بە تەنیا بمێنیتەوە زیانەکانی چین ینی ئەمێنێتەوە هەندێجا ڕووداوی بێتە پێش بە تەنهایی تۆ بە تەکیید قورسە بەس هەر بە تەنیا شۆفێریکردنیش بە تەنیا سەفەرکردنیش بۆ وڵاتێکی کە بە تەنیا چون بۆ شوێنێکیش هەمان مەترسی هەیە بەس مەترسیەکان زوومی خراوەتە سەر لە بە تەنیایی مانەوەکەیە ئەگینە باوەڕکە لە ماڵەوە بە تەنیا مانەوەش ڕەنگ بەقەر هەرەوەی لە شاخ بە تەنیا بمێنیت کامەران شوێن هەیە لەوانێ شەبەکەی نەبێەوە ئەوە مشکلەیە حاڵەت هەیەوەکو تۆ لە جاری وای شەبەکەی موبایلی نیان ئەگەر ڕووداوێک ڕووبە هیچ کۆنتاکت لەگەڵ دەرەوە نامێنێ بێمەوەسە پرسیارەکەی تۆ ئەمێنێتەوە سەرەوەی من بۆچی ئەچمە دەرەوە هەنەجار چوونە دەرەوە لەگەڵ گروپار چێژی خۆی هەیە بەڵام ئەوەی کە لە ناو سروشتا هەیە ڕەنگە نەتوانی وەکو پێویست لەوێنی بۆن من ئەچمە شاخێک ئەگا لەگەڵ گروپ بڕە بیانە بەرچاوی خۆت 20 کەس 30 کەس 40 کەس هەر دەنگە دەنگ و دەنگی گۆرانی و قەرەباڵی هیچ تەیر و مەل و باڵندەیەک جورئەتی ئەوەی نیە لۆ ناوە بمێنێتەوە هەر نامێنێتەوە تا من گوێم لە دەنگی بێت تا من بیبینم هیچ باڵندەیەکی کێوی سمۆرەیەک چوزانم کەوێک ئەو قەرەباڵغە ببینە یەکەم ئیشەوەی ڕائەکە بەس تۆ بە تەنیا بڕۆی بە حکمیەوەی دەنگە دەنگ دروست نابێت بە حکمیەوەی شپرزەی دروست نابێت لانیکەم بەسەرم شتاناکەوی گوێر لەم شتانە ئەبێ بمێنیتەوە تۆڵە یەکرێ خۆراوە بوونەکەی بەیانی خۆرەڵات نەکەی ببینی زۆر جیاوازتر بێ لەوەی تۆ قرچێنی و ڕۆپڕۆڕناو دیمەنێک هەنە شوێنەی بەستانە ئێوارەکەی بۆ ئەوەشە لەوێ بمێنیتەوە بۆن منە لەم وەرزەیە تۆ زەحمەتە بتوانینی ئەوڕۆ بچیتە دوکان و دەربەنی خان بەڵام ڕەنگە لای ئێوارەی زۆر ئاسایی و خۆشیش بێت تۆ لەوێ بمێنیتەوە کام ڕاستمەکان ماشەڵڵا زۆر جوانەوە کامێرەیە موبایل لە چیە وەڵڵی من کامێرەم نییە هەر بۆ موبایلەکەی دەستمە چکە من کە ئەچم ڕاستی دەوێت بۆ وێنە ناچم بەڵام ئیدی وێنە بەشێکە لە حەزەکانیش ینی من چێژ لە وێنەگرتنەکەش وەرەگرم بۆ کۆڵم سەردەمێک هە سۆشیال میدیا نەبووە من وێنەم گرتوون چکە وێنەگرتنەکە خۆی چێژە ینی هەر خۆی خودی وێنەگرتنەکە تۆیت لۆکیشنێکی جوان ئیتارێکی ینی دیمەنێکی جوان لە چوارچێوە ئەگری بە وێنە ئیتر ئەو چوارچێوە من ئەیگرم ڕەنگە و چوارچێوە نەبێت کە جەنابە دەیگری هەرێکە و گۆشەی وێنەگرتن و ئاراستە و کات و شێوازەکانی زۆر زۆر جیاواز مەرتۆ و ئاکۆ چۆمانی زۆر چمە بزانم مەڵەویی تازیان دانەنا کاکەمار بە حکمی ئەوەی کە تۆ لە جەرەوە زۆر ئەمێنیتەوە و خۆت کاتی کۆرۆناکە حەوەشۆ لە دەرەوە ماویتەوە هیچ گیاندارێکی جیاواز لە ماوەی کە ماویتەوە لە دەرەوە هەبوو کە وێنەی بگریت یان دیمەنێکی جیاواز بینی بێتت ئەوانی لە کوردستان هەن تقریبان دیاری کراوە چ جۆر ئاژەڵ و گیاندارێگەن هەنە جار بۆ موبایل ئاسان نییە تۆ هەنە ئاژەڵی کێوی یا باڵندەی کێوی وێنە بگریت چکە حکمی وێنەگرتنەکەی تۆزە دوورە باشە بەڵام بەڵ ئەیترت ئەوانی کە دیارن کە و سمۆرە و ئەوەی کە سوچەڕ و ژیژک و ئەلبەت شتە زۆر سەرنجڕاکێشەکان ڕەنگە پڵنگ بێ من هەرگیز پڵنگم نەبینیوە ئەوەی خەڵکیش لێتە سێنە بێ بەڵام لە قەرەداغ ڕەوی با بڵێنەوەی گەلە ڕەوی کەڵە کێویم بینیوە لە کرۆناکان دیتر نەمبینیوەتەوە لە کرۆناکە ئەوە هەبوو ینی ڕەنگە ئێستاش هەبن بەڵام من نەمبینی بێتن نەچوومە لەو کاتاکە قەرباڵغی زۆر زۆر کەم بوو ئەوانیش وردە وردە بەرئاوادانی هاتبوون ینی تاوای لێ هاتبوو کەو نزیکی دێهات و سەرجادەکانە بووە چکە مەترسی نەما بوو ڕاست کامەرە و گرفت و لەم پەرانە چین کاتێککە گەشتی ئەەکەی تایبەت لە باشووری کوردستانە زیاتر جەنابەت لێرە زیاتر گەشتەکەی هیچ کۆسپێک هیچ ڕێگریە هیچ شتێک هەیە بۆ ئێوە بێتە پێشەوە ڕێگریەکان کەسی مەبەستە دیا لە سروشتا بە ئام شتەکان پێداویستیەکان بەر لە هەر شتێک تۆ تەوقعی ئەو شوێنەیەکی بۆی بچی ینی من ئەچم بۆ شاخێک بە تەکی دەبێ بزانم پێش هەر شتێک پێڵاو و جلوبەرگ و تەنانەت پێویستەکانی ئەو شاخە زۆر زۆر جیاوازن لە پێڵاو و جلوبەرگ و پێویستەکانی شوێنێکی زۆنگ شوێنێک باخێک دەشتێک شوێنێکی ئالە بابەتە بەگشتی شاخەکانی ئمە زۆر زۆر سەختنی ینی مەترسی زۆر زۆر گەورەیان نییە پێویستەکانیشان مەحدودن ینی هەنێشتی سەرەتایی هەن ڕەنگە هەنێک کەس پێویستی بە باتۆن بێت بە یارمەتی دەرێک بێت بەڵام ئیدی ئەوانەشی کە خۆیان هەر لە ناو تەبیعەت بوون و زۆر زۆرە گەڕێن ڕەنگەم پێویستیانشان نەبێت پێویستی سەرەکیەکە پێڵاوێکی باشە چکە عادەتەن نەبوونی پێڵاوواکە خزان زیاتر بێ هەر خزانێک لە شاخەیەکترکرێ مەترسیەکی گەورەی هەبێ لەنیا سایکی بچووکیشی لەگەڵ هەیە بەردەوام لە گرفتەکان ئەوە تازە هێسا لەگەڵ خۆم بۆم فێری شاخەوانی بووە
داهێنەوەیش پێی خۆش بێ زۆری پێخۆشە دیارە خۆی ئوستاز هەر بەراوردێکی ئینسان طبیعەتی لەناو طبیعەتەوە نزیکترە ینی سروشتی ئینسان ناو سروشت خۆیان زۆر نزیکترە لە سروشتی ناو شاری ینی وەرە دەرونی سایکۆلۆژیای ئەو خەڵکانە بخوێنەوە کە لەناو طبیعەت ئاژین لەگەڵ ئەوانەی لەناو جەنجاڵی شار ئاژین بزانە کامیان لە ڕووی دەرونیەوە هێورتر و ئارامترە کامیان باشترە زانێ ژیان بکە باشتر ژیانکردن ڕەنگە ئەوە نەبێت کە لە شارە بژی ڤێلایەکی گەورە دەبێت چۆن بژانی کوالەتی ژیان و باشترکەی دڵخۆشی و مەسافە و مەودای کامەرانی و ئارامیت زیاترکەی ڕەنگە و کەسانەی ئەگە بتوانن تۆزێک بارودۆخی ژیانیان یارمەتیان باو لە ناو سروشت و لە نزیک سروشت بژین باشتر دەتوانن بژین بۆ ئینسانیش بەتەکی لەناو طبیعەت خۆشترەژی بۆ ساگەکەش هەر وایە یعنی هەستێکی دۆ ژیانی شاری پێ خۆش نیانە حەزەکە لەناو طبیعەت بێت لە باغ بمێنێتەوە لە شاغ بێت ئەوەی ڕەنگە خۆشترین ڕۆژەکانی ئەو ڕاستە ئەگەر عومەر بووە بەهۆی وێنەگرتنێکەوە لە گۆشەیەکی جوانەوە تووشی مەترسی بوو بیتەوە بەهۆی وێنەگرتنەکەەوە نا بەڵام هەنەجار دەتەوێت گۆشتێکی زۆر زۆر جوان ببینی ئەکرێ بەڵێ هەر تافگەی زەڵمی هەورامان هەیە گۆشەیەکی هەیە ئەو گۆشە ناکە لە زەڵمەوە بۆ یەچیت و عادەتی زۆر بەمانە چین تافگەکە بین گۆشەیەکی بەرامبەر تافگەی زەڵم شاخێکی تۆزێک بەرزە بۆەوەی ئەو تافگەیە ببینی ئەبێ کەمێک لە تاوێرە بەردەکان یا تاشە بەردەکان بێتە ئەم دیەوە هەنەجار هەر بۆ بینینی دیمەنەکە بۆ مانەوە و وەستان لەوێ ڕەنگە کەمێ مەترسیە بێ جارێکیان بیرمە بۆ ئەوەی هەر لەو گۆشەوە بمێنمەوە بیبینم چوونە خوارەوە تۆزە هاتنە سەرەوەمان زەحمەت بوو عادەتەنەوانەیە زانش شاخەوانن چوونە خوارەوە ئاسانترە زۆر ئاسانتر هەنەجار گەڕانەوە لەو شوێنە ینی تۆ کەچیتە خوارە بە حسابێکی ئەو بکەی بگەڕێیتەوە جاری وە قەوسیەکی تایە لە قەوسیەکەت دەستبردن و خۆڕاگیرکردنێک ڕەنگە مەترسی دروستکە هەر لەوێ مەترسیەک دروست بوو کە شوێنەکە زۆر شوێنیشی مەترسیش نییە بەڵ ئەکرێ هەنەجار ڕەنگە لەبەر وێنەگرتەکە نەبێ بەڵام هەرمانەوە بینینی ئەو دیمەنە هەنەجار دروستیەکە بەتەکیت حت چوونە سەر لوتکەی شاخێک زۆرجار بە خۆی مەترسیە مامۆستا زۆر گرنگە لە کاتی مانەوە تایبەت بەشەوە خیمت پێ بێیان خەیمە و ئەو پێداویستیان چی بۆ شەو کیسەخە و بە پێی شوێنەکە زۆر زۆر فەرقەکە بەڵام عادەتی بوونی چادرێک خەیمەیەک لانی کەم تۆ لە حەشەرات و مێرو و لە شتی زیان بەخش ئەگەر بە شێوەیەکی ڕێژێکی زۆر زۆریش نەبێ ئەی پارێزە لانی کەم لە مار و مێرو و تۆوانە مەترسی کەمترە هەنە شوێن هەیە ساردە بەتەکیت کیسەخەی بێ ینی ئالەم کاتانە تۆ لە هەڵگورد و لە کەمپی لای هەڵگورد مێنیتەوە بەبێ کیسەخەوە ناتوانانی ینی هەر ناکرێ ناتوانانی لە چادری شابی بە کیسەخەوی شەوە هێشتا هەر ساردە هەنێمە چوین پارەم کاتانە بوو لە ناو چادرە بە کیسەخەوی شەوە بە پاڵتۆ خۆتی ئەوەنە ساردە بە پێی شوێنەکان پێویستەکانیشە بۆ ئەزۆ باشە هیچ یادگارێکی خۆش ڕووداوێکی خۆش کە لە کاتی گەشتەکاندا ڕوویدا بێت هاتبێتە پێش بۆت ئەگەر لە بیرت بێ بڵام گێڕ وەڵڵا تەقریبەن ئەکرێ هەموو گەشتەکان وەکو یادگاری خۆش سیر بکەم بەڵام ئیتر خۆشترینیان ئەوەیە ئەچیتە شوێنێک تەوەقوع نەکردووە ینی هەنە دیمەن هەیە پێشتر تۆ نەتزانی بۆ نمونە تافگێکی ئەوە نەجوان دیمەنێکی ئەوە نەجوان وەکوتم ئەم سەردانەی ئەم زارەمی داڵامپەر ڕۆشتین مێرگێکی هەیە پێڵێن مێرگەفاڵ ینی هەرگیز لە خەیاڵمان نەبوو لە کوردستانە ئۆتۆمبیلە چێتە عومەر ببورە ئۆتۆمبیلە چێتە ئۆتۆمبیلی بەرز بە نزیکی ئەچێتە ئەو شوێنە بەڵێ ئۆتۆمبیلی بەرز ینی ئۆتۆمبیلی ئاسای خۆمان بەتایبەتی جیب و لانگلۆزەر و میگزەمینی لەوەی ترە بێت ئۆتۆمبیلەکەی خۆدانەی بە 2 سەعاتێک سەعات و نیوێک ئۆتۆمبیلێکی کە گریت و ڕێک ئۆتۆمبیلە چێتە سەر ئەو گۆمی داڵامپەڕە کە باسەکرێ بەڵام جوانترین شوێنی ئەو شوێنە پێڵە مێرگەفاڵ باڕ پێ بکە ئەکرێ بەس بە ڤیدۆ بێوێنە ستایش بکرێنی وەکەوەی و وێنە ڤیددیوانی کە لە سویسرا بڵاونێتەوە هەرگیز وەکو ئەو دیمەنە نییە کە من بینیمە ئەوە شتێکی زۆر سەرنجڕاکێش و خۆشم وازم یەک دوو وێنە وێشم دانا وازم ئەڵبەت هەموویانم دانە ناوەزارە بەڵام یەک دوو وێنەی و مێرگە فاڵەشی تا بوو بەبوونی ئەوەی ئێوە زۆر ئەگەڕن و ناوچەی جیاواز ئەویلانێ خەڵک زۆر پرسیارتان لێ بکە بۆ شوێنەکان زۆرە پرسن خۆی ئەوە زۆریش خۆشحاڵ مەکا بە تایبەتی ئەگەر خەڵکی دەرەوەی هەرێم بپرسێ بۆ من زۆر خۆشحاڵیە کە خەڵکی کورسان نتوانێت باشتر بیبینێتەوە دەستی پێ بکە بەڵام خەڵکێک هەیە کە هەر ڕەنگە نەزانێت کورسان کوێیە لۆکیشنەکەی کوێیە هاوڕێکمێ ئێستا تقریبەن بووین بە هاوڕێی خەڵکی مەکسیکە یەکەم جار بیرمە من نازانم چۆن بەسەر وێنەکان ناکەوت بوو بۆ یەڵم زۆر دوورە مەکسیگیان یەکاتە ئەو پەڕی دنیا جارێکیان مەسجێکی زۆر دوور و درێژی نردبوو پرسیاری ئەو شوێنانی کردو دوو وێنەی نردوو ئەمانە کوێنەمەوە بیبینم دوای تێگەشتم کەویش فۆتۆگرافەری سروشتە خەڵکی مەکسیکە
پار هات ئەلبەت کاتێک هات ڕێکەوتەکەەوە بوو کێمە نەمانتوانی یەک ببینین بەڵام هاتە کوردستان وێنە ڤیدۆشی گرتبوو چوو بە ناو تەبیعەت خەڵکێکی زۆر عەرەبە بیانیە ئەستی دەرەوەی ئەوروپای بەتەکی لە ڕێوێنەکانەوە کرێ چۆن من لە ڕێوێنەوە ئەکرێ بە گۆشەی جیاواز و شوێنی جیاوازەکەم بۆ ئەوانیش هەروایە زۆر باشە مامۆستا لە کۆتاییدا زۆر بە کورتی گرنگترین ڕێنمایی بۆ چییە بۆ کەسانی کە شوێنێکی دۆزیوتە تۆ شوێنێکە بڵاو کردێتەوە ئەو ئەچێتە ئەو شوێنە گرنگە ژینگەکەی بپارێزرێ زۆربەی کات شوێنێکی ئەو گۆشەیەک تۆ شاخەوان و شوێنەکان دۆزیان تۆ کە گەشتیارێکی زۆر ڕووی تێکە تێکیە پیسیەکە ئەو شوێنە گۆمی فێڵاو هەبوو زۆر زۆر بە ناوبانگە تقریبان چەند ساڵێک لەمە پێش ئەو وێنەی ئەو گۆمەت ببینیە لە بەهار و سەرەتای بەهارە حەستە کرد ئەگەر هەر بە وێنەش بێ جارێکیکەم وێنە ببینیتەوە بچیتە ناوی لەم ساڵانەی ئاخیرە ئەوەندە گەشتیار و ئەوەندە ئۆتۆمبیل نزیکی گۆمەکە بوونەوە بە جۆرێک دیمەنەکە شێوە ئیتر خەریک بوو تااقەتە نەبێ بچی ئەوێ ببینی نەک ڕێنمایی داواکاریم ئەوەیە کە ئێمە چینە سروش لانی کەم سروشتەکە و خۆی بپارێزین لەگەڵ لە هاوڕێک گفتوگویەکی ئەومان کە زۆر جار هەر نەک هێنانی پاژماوە کارێکی ئەخلاقی و ئینسانیە کارێکی دینیە تۆ پاژماوەکانت لەگەڵ خۆت بێنیتەوە پاژماوە هەسە هەر فرێنەی لە سروشت لەوە گرنگترەوەیە کە ئەو شتانەی سروشت پیسەکەن ئێمە هەر بەکاریان نێنین زۆر بۆ نمونە دەبێ ئاو ضرورە ئەخلاقیە کە من هەرگیز لە سروشت و لە ناو تەبیعەت و لە شاخ جێ نێڵم بەڵام زۆر ئەخلاقیترە هەر دەبەکە بەکار نێنم یا لانی کەم بەکاری بێنم دەبێ پلاستیکی کرێت دەبێکی جاران کەسێک شاخەوان بوو یا ڕاوچی بوو دەبێکی ئاسنی پێ بوو ئەوەی نازانم هیچ جۆبەی عسکەری بوو 2000 جار بەکاریانەیە بۆ تەمەنی ئەو جۆبەی پێ ئەو ئینە ئەفافۆنەی پێ بوو ئەی برپڕی ئاوێ کردووە هاتەوە ینی 10 ساڵ ئەم دەبار پێ بوو هیچ ژینگە پیس نەبوو لە شوێنە ئاوی لێبڕاوەکەی تێ کردەوە ئێستا کێسێ ئاوە بە زۆر بە ئەخلاقی و ڕۆشت بە ڕۆشتەکە منەوەی ئەهێنینەوە لەگەڵ ئەهێنینەوە دیسانە بێتەوە بە پاژماوەی سروشت ئەلبەت هێنانەوەکەی زۆر باشە زۆر دروستە زۆر ڕێگای بەڵام هەتا بکرێەوەش کەمتر بەکاربێنین دوو جۆ پارێزگاری ژینگەمان هەیە زۆرە مێ تەرکیزی بخەمەزار هەر نەجارێکی بۆ سەیرانگایەک عەلاگە و خۆڵ و دەبەوەکانی فرێنەیاوە پارێزگارێکی باشی کردو ئەکرێ هەمومان دەسۆشی لێ بکەین سوپاس بکەین بەڵام پاژماوەکانی تری وەکو خەیار و تەماتۆ هەمومان فرێیاوە پژانوێتی ڕەنگە ئەمە بەشێک من لە سروشت بەڵام سروشتەکە ناشرینەکە دوای تۆ هەر کەسێک بێتە ئەوێ ئەو جوانیە نابینێت کە تۆ بینیتە ئەو پاک و خاوێنیە نابینێت کە بینیتەوە ئەکرێ ئەوانش بە جۆرێک لە جۆرەکان ژێر خۆڵ بکرێن ئەکرێ بپارێزرێن زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا عومەر ئەنوەر فۆتۆگرافەری نێو سروش توان بڵێم گەریدەی نێو سروشتی یاخوا بەخێر بێ سەر چاوان زۆر خۆشحاڵ بووم